ئەگەر ئینسان سوترەی لە پێشانە بێ کاتێک کە نوێژەکە ژن گوێ درێژ سەگ بە بەردەم یا بڕوا نوێژەکەی بەتاڵە بە بەردەم یا بڕوا تێپەڕێ نوێژەکەی بەتاڵەکات. ئەمە ئاماژە نییە بۆ خراپی ئەوسیانە، ئەم فەرموودێ ئەمە ئاماژەیە بۆ کەم تەرخەمی ئەم کە گوێ نادا بۆ خەڵک بە بەردەم یا بڕوایان سوترەش دانان ئاماژەیە بۆ کەم تەرخەمی ئەم یعنی تۆ نوێژەکەی بخەمی نوێژەکەت بخۆی. ئیگنا بەعەکسیشەوە بۆ پیاویش ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر پیاوێ ویستی بێ بە بەردەمتانە بڕوا مەیەڵن، ئەگەر هەر ویستی بڕوا شەڕی لەگەڵکەن بۆ لەبەرەوەی شەیطانێکی لەگەڵ قەرینەکەیەتی کاتە یعنی خۆ قەدەغی پیاویش کراوە کچۆن قەدەغی ژنیش کراوە ترەوە بۆیە هەندێک نەفام و نەزان نەیە بڵێ وەڵا ئەوە ژنی لەگەڵ سەگ و گوێ درێژ وانەیە حساب کرد و پیاویشی حساب کرد دۆستم بۆ پیاوەکە شەڕیشی لەگەڵ کرد بۆ ژنەکە ناڵێ شەڕی لەگەڵ کرد چونکە دەبوو نیە دەست لە ژنەکە بێ دەست نوێژەکە ئەوەش کرد دەستی لێ بێت و پەلاماری بێ لە نوێژە ئەچێ نوێژەکەشە بەتاڵە بێتەوە حەجا بۆیە بۆ پیاوەکە هاتووە لێش ئەسڵەن دووریشی خەرەوە چەند نێتوانی بەدەست بۆیە ئەوەی وا تێگەشتووە ئەمە وسیانی بە یەکسان کردەوە کەسێکە نەفامە نەزان عەقلی تەواو نییە و تێناگا لە دین یاخودە لە خۆیەوە قساکە لەو بابەتە ڕەجمەن بالغەیب بێ ئاگایە لە دین. و ئەم بابەتە بەیانی حوکمە نەک بەیانی نەوع، بەیانی نەوعی گیاندارەکان نییە بڵێ ئینسانەش ئەوەش ئەوە ژۆکویەکە بەیانی حوکمە یەک حوکمیانەیە. حتى ئەم حەدیثە کە بەو شێوە بۆ عایشە خاتوونە خوێنرێتەوە ئەڵێن بۆچی ئێمە یەکسان کراوین بە سەگ و گوێ درێژ ئەڵە کێ یەکسانی کردوون بە سەگ و گوێ درێژ شتی وانە من خۆم ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم نوێژی کردووە لە بەردەمیان پاڵکەوتوو پێشی نەوتوم ئەمە نوێژەکە و بەتاڵە تۆ ئەو بچن بە بەردەممان نوێژەکە و بەتاڵە حتا فەرمێ کە سوژدەیە برد لە دە قاچمیایە قاچمە بردە ولاوە کە هەڵە سایەوە قاچمە خستەوەژی خۆی خۆش حرەکەیە لە بەردەمیان خاتون خۆی وا تەفسیرێکە یا فەرمێ ئەمە یەکسان نەکراوین بەوانە ئەوە بابەتێکە حکمی خۆی هەیە. حتا ابن عباس فەرمێ بۆ گوێ درێژی ئەم بابزان لە عەرەفات ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم نوێژی کرد خۆم و فەضلی کوڕم لەسەر گوێ درێژێک بە بەینی ڕیزەکان ئاڕۆشتی و گوێ درێژ باشە ئەفەرمێ دواتر گوێ درێژەکەمان بەجێهێشت بۆ خۆی بڕوا بەناو ڕیزەکانە خۆمان بۆ شایەکمان دۆزیەوە لە ڕیزەکە لە یاوەسە